ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل با یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 28 تەشرینی یەکەمی 2024تان پێشکەش دەکەین. باهۆی کەوتنە خوارەوەی درۆنێکەوە ڕێگای نێوان دێرۆلوک و ئامێدی داخراوە. درۆنێکی بۆم ڕێژکراو لا سنووری ئامێدی سەربا پارێزگای دوهۆ کەوتۆتە خوارەوە و بەهۆیەوە ڕێگای نێوان شارەدەی دێرەلوک بۆ شارۆچکەی ئامێدی داخراو ڕێگای هاتوچووی هاوڵاتیان داخراوە. تا ئێستا ناسنامی درۆنەکە نەزاندراوە، هەروەها بەهۆی ئەوەی بۆم ڕێژکراوە کەس نەیتوانیوە نزیکی درۆنەکە ببێتەوە. گولە تۆپێکی سوپای داگیرکەری تورکە لە بارەگای سەربازی گری بەهارەوە هاوێژرابوو لە ناو گوندی گۆهەرزی سەربا شارۆچکەی ئامێدی کەوتۆتە خوارەوە و لە ئەنجامدا زیان بەرماڵی دوو هاوڵاتی مەدەنی کەوتووە. کامران عوسمان ئەندامی ڕێکخراوی سیپیتی ئەمریکی ڕایگەیاند لە ئەنجامی کەوتنە خوارەوەی گولە تۆپەکەی تورکیادا زیاتر لە نیوەی کەلوپەلی ناوماڵی هاونیشتمانێکی گۆهەرزی شکاون و زیانیان بەرکەوتووە. لە هەمان کاتدا سێ مناڵی ئەو هاونیشتمانیە باهۆی ڕووداوەکەوە تووشی تۆقین بوون و لە ئێستادا لە نەخۆشخانەی ئامێدی چارەسەر وەردەگرن. هەروەها کامران عوسمان ڕایگەیاندوە زیان بەرماڵی هاونیشتمانیەکی تری گەوهەرزیش کەوتووە و جیاماژەیە لە سەرەتای ئەم ساڵەوە تاکو ئێستا 12 گولە تۆپ بەرناوگوندی گەوهەرزی کەوتون و زیانیان بە خانە و ماڵی هاوڵاتیان گەیاندووە. لە چەند شارێکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هێرشەکانی دەوڵەتی تورک لە 23 تەشرین یەکەمەوە دەستی پێکردووە با چالاکی جەماوەری شەرمەزار کرا. یەکێتی کارمەندانی سەربا تەفدەم، ئەنجومەنی شاری گرێسپی، دەستەی هەرێمی و شارەوانیەکان، دەستەی پەروەردە و فێرکردن، ئەنجومەنی بنەماڵی شەهیدان، فدراسیۆنی بریندارانی جەنگی لە کانتۆنی فرات بە ڕاگەیاندراوی جیاجیا هێرشەکانی دەوڵەتی تورکیان شەرمەزار کرد. هەروەها خوێندکارانی زانکۆی ئەلشەرق لە ڕەقا بە ڕاگەیاندراوێک هێرشەکانیان شەرمەزار کرد. خوێندکاران ڕایانگەیان کە بەردەوام دەبن لە تێکۆشان دژی ئەو هێرشانە و لە هەمان کاتیشدا ڕایانگەیان ئەم هێرشە کردەوەیەکی تێرۆریستیە و پێچەوانەی یاساکانی مافی مرۆڤە. لە منبەجیش لە ڕاگەیاندراوی یەکێتی کرێکانانی کانتۆنی منبەجدا ئاماژە بەوە کرا کە بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر با هێرشەکان ڕەوشی مرۆڤی و بژێوی ئاڵۆزتر دەکات و بانگەواز لە هەمووان کراوە کە بەرامبەر ئەو هێرشانە هەنگاو برێن و کۆتایی با هێرشەکان بهێنن. هەروەها ئەنجومەنی حەڵەبی تەفدەم بۆ لە ڕاگەیاندراوێکدا ئاماژە بەوە دەکەن دەوڵەتی تورک سوود لە سەرقاڵبوونی جیهان بە شەڕی ئیسرائیل و حەماس و حیزبوڵڵا دەبینێت و هێرش دەکاتە سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. لە ڕاگەیاندراوەکەی حەڵەبدا دووپات کراوەتەوە ئامانجی دەوڵەتی تورک لە هێرشەکان لە ناوبردننی ئیدارەی خۆبەڕێوەبەریە. هەروەها تەفگەری کۆمەڵگەی دیموکراتیک و یەکێتی پیشەوەرانی کانتۆنی عەفرین و شەهبا ڕاگەیاندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە و جەختیان کردەوە ئامانج لە هێرشەکان تێکدانی ئارامی هەرێمەکەیە و پانگەواز لە ڕێکخراوە یاسای مرۆڤیەکان کرا ئەرکی خۆیان جێبەجێ بکەن و پشتیوانی گەلی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بکەن. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا پشتیوانی بۆ ئیدارەی خۆبەڕێوەبەری دووپات کرایەوە. لالایەکی تریشەوە پارتی لیبەراڵی سووریا ڕاگەیاندراوێکی نووسراوی لەم بارەیەوە بڵاو کردەوە و تێیدا دەڵێت بەردەوامی شەڕی قڕکردنی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەرگەلەکەمان درێژە پێردەری ذهنیەتە فاشیستیەکەیەتی و لە ڕاگەیاندراوەکەی پارتی لیبەراڵی سووریا هێرشەکە وەک تاوانی جەنگ ناوزەت کراوە و دەڵێن بێدەنگی بەرامبەر هێرشەکان پەڵەیەکی ڕەشە لەسەر ڕووی هێزە نێونەتەوەییەکان. هەروەک دەزانن ماوەی 5 ڕۆژە دەوڵەتی داگیرکەری تورک هێرشەکانی بۆ سەر هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا چڕ کردوێتەوە و لەو بارەیەوە ئەندامانی نوێنەرایەتی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە باشووری کوردستان باس لە هێرش و ئامانجەکانی دەوڵەتی تورک دەکەن. ئەندامانی نوێنەرایەتی ئیدارەی خۆبەڕێوەبەری لە باشووری کوردستان دەڵێن با درێژایی 13 ساڵە دەوڵەتی تورک با بیانووی جیاواز هێرش دەکات بۆ لەناوبردننی دەستکەوتەکانی گەلی کورد، بەڵام
ناتوانێت ئەو دەستکەوتانە لەناو ببات و هەروەها ئەندامانی نوێنەرایەتی ئیداری خۆبەڕێوەبەری دەڵێن دەبێت تورکیا ئەو قبول بکات کە کورد بوونی هەیە و خاوەنی پرۆژەی خۆیانن. شهبة وحلبة وكوباني وجزيرة تواي إيريش دكا دوا إيريشانا داجي إيريشن واستكهن جياني دكي يعني ين خدمة كورة جزاري تشو استكهن توليد غازب يعني يا كهرباء يا آفبن يا إيريشن فرنين عالي دكين كارجهن درس كرنا قوتن خلقين جيتشكاد ميرشكاني دولتي داغر كري تركيا لسر خاكي روجاوا كردستان نوستاوا لسر جغرافياي هرمي باكو روجلاتي سوريا نوستاوا بكينك جورا بحقك جورا بدجمنياتك جورا دولتا داغر كريا تركيا ريشي جرخانه ابوري روجاوا كردستان دك ويسكي او كهرباء نوت يعني بيداوستي جيان حزك يعني ارمانجا دولتا تركيا سيبشن يكجي هروشاندنا ريبا بريا خسير كبروجيا كجوريا سراسي لشكري سياسي جواكي خدمي دوام نهشتني جيان دخاكا جغرافيا روجاوا كردستان بو خلقي خومان بنا بربن امانجي سي ام جي كتغيير الديموغرافي جورا جغرافيا روجاوا وباكروجلاتي سوريا دروس بك يعني براسي ام هيري شكاني تركيا بويا تشتكي دياردا قال لا خلقي روجاوا بويا دياردا كنورمال جبرك تركيا راستر سرسينوري خومانه بلام تركيا ديفاكتو يا كردي قبولناك وابوني كردا قبولناك وجودي كردي قبولناك نقشه كردي قبولناك البروا استفزاز تركيا برانبر او شتي هي الرجاوا كردستان جيجاي قبول كردن لا تركيا نيه بلام تركيا جي محاله اتواني بارمانجي خلنا کوردان و دۆستەکانیان لە ئینسبرۆکی نەمسا هێرشەکانی دەوڵەتی تورکیان بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شەرمەزار کرد لە چالاکیەکەدا پانکارت بە زمانی ئەڵمانی بۆ شەرمەزارکردنی هێرشەکان و ئاڵای یەپەگە و یەپەژە و ئاڵای وێنەی ڕێبەراپۆ بەرزکرایەوە چالاکوانان جەختیان کردەوە دەوڵەتی داگیرکەری تورک تاوانی جەنگی دەکات و جیهان بەرامبەر هێرشەکان بێدەنگە. لە شاری لیڤەرپوڵی بریتانیا ئەندامانی ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیک بۆ شەرمەزارکردنی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر شنگال و هەرێمەکانی پاراستنی مدیا و ڕۆژاوا لە بەردەم وێستگەی شەمەندەفەری لیم کۆبوونەوە. چالاکوانان پانکارتی کورد بە پارێزە تورکیا بوەستێنە و ئاڵای یەپەگە و یەپەژە و ئاڵای بە وێنەی ڕێبەر ئۆجەلانیان بەرز کردەوە. لە ڕاگەیاندراوێکدا جەختکرایەوە هێرشەکانی دەوڵەتی تورک لە 23 تەشرینی یەکەمەوە بۆ سەر شنگال و هەرێمەکانی پاراستنی مدیا و هەروەها ڕۆژاوا بۆتە هۆی شەیدکردنی ژمارەیەک خەڵکی سڤیل و وتیشیان ئەم هێرشە نامردانە دژی گەلی کورد شەرمەزار دەکەین. چالاکوانان بانگەوازیان لە حکوومەتی بریتانیا کرد فرۆشتنی چەک با تورکیا بوەستێنێت و دژی ئەم تاوانانە هەڵویست نیشان بدات. لە مارسیلیا بە پێشەنگایەتی تەفگەری گەنجانی شۆڕژگێر تەجەشە و ئەنجومەنی ژنانی ئارین میرکان بۆ شەهید هۆگربۆتان و ڕۆستەم سەرحەد و ئاندۆک تۆڵە هەڵدان و لە کەسیەتی فەرماندا بریتاندا مەراسمی یادکردنەوە بۆ شەهیدانی مانگی تەشرین یەکەم ئەنجامدرا. لەسەر ناوی کۆما و جاهیدا وتاری پێشکەش کردو لە کەسیەتی فەرماندا بریتان بە ناوی گوڵناس کارەتاش هەموو شەهیدانی مانگی تەشرین یەکەمی بەبیرهێنایەوە. لە کۆتایی مەراسمەکەدا بەڵگە فیلمێک دەربارەی شەهیدانی ڕێگای ئازادی نمایش کرا. بەرەی مقاومەی ئیسلامی لە عێراق ڕایگەیان هێرشیان کردوتە سەر پێگەیەکی سەربازی لە باکووری ئیسرائیل. بەرەی مقاومە لە بەیاننامەیەکدا ئاشکرای کرد با فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردوتە سەر پێگەیەکی سەربازی لە باکووری ئیسرائیل. جێهامەژەی گروپە میلیشیا عێراقیەکان کە خۆیان بە ناوی بەرەی مقاومە ناساندووە پێک دێن لا لیواکانی حیزب الله سەید الشوهەدا و
بزوتنەوەی نوجەبا و چەندانی دیکە لە چەند مانگی ڕابردوودا ئەم گروپە لە پاشخانی شەڕی غەزەدا هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ سەر ئامانجەکانی ئیسرائیلیان ڕاگەیان. ماوەی زیاتر لە ساڵێکە ئیسرائیل لە کەرتی غەزە شەڕی دژی حەماسی دەست پێ کردو و ئەوەش دوای ئەو هێرشەی حەماس بۆ سەر ئیسرائیل لە حوتی تەشرینی یەکەمی ساڵی 2023ەوە دەستی پێ کردووە. شەڕی غەزە وای کردووە گروپە چەکدارەکانی سەر بە ئێران دەستێوەردان لە ناوچەکە بکەن و شەڕەکە فراوان بکەن. ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەسەر داوای ئێران و لەبارەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئەو وڵاتە کۆبوونەوەیەکی بەپەلا ساز دەکات. میدیاکانی ئێران بڵاویان کردەوە عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران نامێکی ئاراستەی ئەنتۆنیۆ گوتێرێش سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کردووە و داوای کۆبوونەوەیەکی بەپەلەی ئەنجومەنی ئاسایشی کردووە. هەروەها ئەوەشیان خستووەتە ڕوو کۆبوونەوەکە با مەبەستی گفتوگۆکردنە لەبارەی هێرشەکەی چەند ڕۆژی ڕابردووی ئیسرائیل بۆ سەر ئێران و عێراقچیش دەڵێت بە پێی یاسا نێودەوڵەتیەکان ئێران مافی خۆیەتی وەڵامی هەڕەشەکانی بداتەوە. ئاجێ بەرەبەیانی ڕۆژی شەمبە 26 تەشرینی یەکەم سوپای ئیسرائیل ژمارەیەکی هێرشی ئاسمانی کردە سەر ئێران و بەهۆیەوە 4 پاسداری ئێرانی کوژراون. خۆشەویستان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.